وا بڕیارە سێ ئەم مانگە دادگای فیدراڵی دانیشتنی دەرکردنی بڕیاری کۆتایی ئەنجام بدات لەسەر پرسی درێژکردنەوەی ماوەی پەرلەمانی کوردستان بۆ ساڵێک. چاودێر و شارەزایانی یاسا بۆ چوونی جیاوازیانەیە لەسەر پرسەکە و گریمانی چەندین ئەگەر دەکەن بۆ دوایین بڕیاری دادگای فیدراڵی کە دیارترینیان ڕەتکردنەوەی پرۆژە یاسای ژمارە 12 نوێی ئۆکتۆبەری ساڵی ڕابردووی پەرلەمانی کوردستانە کە بە زۆرینەی دەنگ درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان پەسەند کرا. پێشبینی لە بەرامبەر چەند سیناریۆکیانیان ئەوەیە تانەکە ڕەت دەکرێتەوە بۆی کە هەرێمی کوردستان دەستوری نییە بە یاسا تەمەنی پەرلەمان دیاریکراوە هەر بە یاساش درێژەکرێتەوە لە پێشبینی بکرێم داوایانە ڕەتکرێتەوە. گریمانەی دووەمەوەیە کە تەمەنی پەرلەمان محکەمەی اتحادی بڕیار با بە نادەستوری بوونی ئەو یاسایە کە تەمەنی پەرلەمانی درێژکرێتەوە کە بۆ بڵێ درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان نادەستوری و پێچەوانی بنەماکانی دەستوری عێراقە. ئەگەر حاڵەتێکی وا ڕووبا ئینی بابەتێکی هەستیارە بێ بابەتێکی معقەدە جۆرێک لە زەمین لەرزە بۆ دامەزراوەکان دروستەکات. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەو پرسە و کاریگەری و لێکەوتەکانی دوایین بڕیاری دادگای فیدراڵی هەردوو ژووری یاسایی و توێژینەوەی سیاسی بزوتنەوەی گۆڕان بە ئامادەبوونی کەسانی شارەزا و چین و توێژە جیاوازەکان سیمینارێکیان ڕێخست بۆ ڕێخەری هەردوو ژوورەکە. بە باش مازانی پێشوەختە چالاکیەک ئەنجام دێن لە شێوی سیمینارە بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە بۆ هەردوو بەڕێزان چۆمان محەممەد ڕێخەری ژووری یاسایی و بەڕێستەم کامیل ڕێخەری ژووری پەیوەندی سیاسیەکان قسە و گفتوگۆیەکی و ڕوئیای تایبەتی خۆیان و گۆڕان چی بکات لەم قۆناغەیە لە هەمبەر ئەم پرسا باس کرا ئەمڕۆ و ئێستا بە ئامادەبوونی ژمارەیەک لە کەسایەتی ناو بزوتنەوەی گۆڕان و نوێنەرانی بزوتنەوەی گۆڕان لە پەرلەمانی کوردستان گفتوگۆ لەسەرم پرساکرێ. لە گریمانی بڕیاردان لەسەر هەڵوەشانەوەی درێژکردنەوەی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لەلایەن دادگای فیدراڵیەوە جگەلەوەی ئەم خولی پەرلەمان هەڵدەوەشێتەوە هاوکات هەر بڕیار و یاسایەک لە پەرلەمانی کوردستانەوە دەرکرابێت لە دوای 6 ساڵی ڕابردووەوە هەڵدەوەشێتەوە و حکومەتی هەرێمەک حکومەتێکی کاربڕێکەر مامەڵەی لەگەڵدا دەکرێت. ڕزگار جەبار کێنێن سلێمانی. خەڵکانێکی زۆری سەهارەی کوردستانە ئەم جێگەیە بۆ ڕاستکردن